سەرچاو ئاوەکانی کوردستان بە تایبەتی بڵێن سلێمانی و دەوروبەری سلێمانی کە ئەمە زیاتر تۆزە شارەزاییمان هەیە لە سلێمان و دەوروبەری سلێمانی ئێمە زیندەوەری زۆرمان هەیە یعنی چی ئاژەڵی بێت چی ڕووەکی بێت ئەمانەش هەمووی بەداخەوە هیچ شتێکی زانستی نەکراوە لە سەریان تابزان بزەبت ئێمە چەند جۆری قەوزەمان هەیە چەند جۆری گشتگیامان هەیە کە لە ناو ئاوەکە ئەژی جۆرەکانیان چێ و چۆنچۆنین و بە چ شێوازێکە ئەژی بە چ شێوازی گەورە ئەبێت بە چ شێوازێک سوودێکی باشێگەێنێ بە ئاوەکەمان لەگەڵ ئەوەشە ئێمە زیندەوەری ئاژەڵیمان زۆر هەیە جگە بڵێن لە ماسی کە بڵێن سەرچاوێکی زۆر باش و گرنگە ئێمە کیسەڵمان هەیە قژاڵمان هەیە ڕۆبیانمان هەیە چەند دەها جۆری ترمان هەیە کە پلانکتۆنی پێ ئەوترێت هەمانە ڕووەکیە و زۆر وردە کە نابینێ بەچەوە هەندێکشمانە ئاژەڵیە ئەمانە بەداخەوە ڕێژێکی زۆر باشمان هەیە لەناو ئاوەکانە بەڵام کەم تا زۆر هیچ شتێکی زانستی نەکراوە لە سەریان بە شێوازێک تا دەرکەوێ بۆمان بزەبت ئێمە ئەم سامان و داهاتە کە ئێمە هەمانە چەندێکە و چۆنچۆنیە بە شێوازێکی گشتی ئەتوانم بڵێم قەوزە و ماسی ڕێژێکی زۆر باشی هەیە کە هەردووکیان ئێمە ئەتوانین وەکو سەرچاوەیەکی داهاتی زۆر باش بەکار بێت لە سەرچاو ئاوەکانی خۆمانە و زۆرە. سەبارەت بە ماسی بە شێوازێکی گشتی ئێمە ئەو جۆرانە کە ئێمە هەمانە ئەتوانم بڵێم لە زاخۆ کە دەست پێ ئەکات تا ئەگاتە بەسڕا شتێکی دیاریکراومان نییە بە شێوازێک ئێستا ئێمە چەندها سایتی زانستیمان هەیە کە پشت ئەبەستین پێی بۆ جۆرە ماسیانە کە ئێمە هەمانەتیایانە ڕێژەکەشی چەندێکە ئەمانە هەمووی کەم تا زۆر ڕێژێکی سابتی دیاریکراومان نییە بەڵام بە شێوازێکی گشتی لە هەموو عێراق ئێمە تقریبا 48 جۆر ماسیمان هەیە لە کوردستانە بە تایبەتی و لە سلێمانی دەوروبەریەکە نزیکەی 33 ئێمە جۆرمان هەیە ئەم 33 جۆرە دابش بووە بە چەند جۆرە خێزانێکی ماسیە جۆرە خێزانەکان ئەویش ئەو ماسیانە ئەگرێتە خۆی کە هاوشێوەیان زۆر لێک ئەچێ چ لە ڕووی دەرەوەی ماسێکە بێت چ لە ڕووی فسیۆلۆژی ماسێکە خۆی بێت چ لە ڕووی شوێنی ژیانەکەی بێت لە چ شوێنێکە لە ناو ئاوەکەیە ئەژی اینجا خۆراکەکە کە ئەیخوات اینجا شێوازی زۆربوونەکەی کە زۆر ئەبێتایە ئەمانە هەمووی وە ئەکات لە گروپێک لە ماسی سەر بە خێزانێک بێت شێوازی بە شێوازێک گشتی ئێمە 8 خێزانی جیاواز 8 بۆ 11 خێزانی جیاوازمان هەیە لە خێزانەکانی ماسی کە لێرەمان سوورەمان هەیە بزەمان هەیە گەپانمان هەیە قاوەمان هەیە کاربمان هەیە کارپەکە هەر خۆی بۆ خۆی 7 جۆری جیاوازە ئەم جۆرە جیاوازانە کە ئێمە هەمانە وە ئەکات خۆشبەختانە زۆربەی ڕێژی ئاوەکە لەسەرەوە تا بن ئاوەکە هەمووی ئیسفادەی لێ بکرێت بە شێوازێکی باش لەگەڵ ئەوەشە ئەبێ بە سەرچاوەیەکی داهاتێکی زۆر باش و زیندویەکی بۆ ئاوەکەمان ئەگەیەنێت من خۆم دامە پرسیارە ئەەکەم لە تەلەبەکانمان ماسی لەکوێ ئەژی یعنی هەمووی ئەو پرسیارە ئەو وەڵامە سادەیەکە ئەڵێت کە ماسی لە ئاوە ئەژی ڕاستە بەس ئایا هەموو جۆرێکی ئاو بۆ ماسی ئەگونجێت بڵێ هەموو جۆرێکی ئاو کە ئاو بێت وای گەورە ئەو سفەتە یاوە پێ کە ئەتوانی ماسی تایە بژی بە شێوەیەکی گشتی ڕاو لە ناو دەریاچەی دوکان دەکرێت ڕاوی ماسی دەکرێت ڕاوی سێڵە دەکرێت کە سێڵە لە شێوەیەکی سەڵە بەڵام گەورەترە ڕاو دەکرێت ئێستا خواستی لەسرە خاوڵاتیان هەوڵی ڕاوکردنی دەدەن لەبەرەوەی خواستی خواردنی لەسرە وەجگە لەوەژ مارماسی هەیە ڕاوی مارماسیش دەکرێت ئەویش هەر بە هەمان شێوە بۆ خواردن بەکاردێەوەوانە ئەو چەند جۆرە ڕاوە لە ناو دەریاچە و ڕووبارەکان لە کوردستان دەکرێت بەڕاست. سەبارەت بە لە ناوچوونی ماسی و یان هەر زیندەوەرێکی تر کە لە ناو ئاوەکەیە ئەژی ڕاستێکەی وەکو بوون هیچ شتێکی زەندەوەرمان نییە کە لە ناو چوو بێ بە تەواوەتی یان ماسیەک لە ناوچی بە تەواوەتی بەڵام بەداخەوە ماسیمان هەیە کە تایبەتە بەم ناوچەی خۆمان ئەتوان کە پێ بڵم ماسی کوردیە بەرەو لە ناوچوون ئەچێت
زۆر ئاژەڵی ترمان هەیە کە لە ناو ئاوەکە ئەژی زۆر جۆرە قەوزەمان هەیە کە زۆر گرنگە بۆ ئاوەکە بەهۆی خراپی بەکارهێنانی ئاوەکە ئەمە هەمووی وە ئەکات بەرەو ناوچوون ئەچێت وەکو یەکێک لە ماسیە هەر زۆر باشەکان و زۆر مهمە لە لای خۆمان ماسی بزەیە کەسە بەداخەوە بەرەو بە لە ناوچوون ئەچێت کە ئەمە ماسەیەکیشە تایبەتە بە ناوچەکەی خۆمانە یعنی زۆر بوونەکەی لێرە ئەبێت کە زۆر بوونەکەی لێرە بوو یعنی ماسەیەکە تایبەتە بە ناوچەکەی خۆمانە بەداخەوە لا ڕاوکردنێکی نایاسایەکی زۆر بە لە کاتێکی خۆیە لە کاتێکی پێش ئەو بێتیان دوای ئەو بێت لە کاتی منعیراوەکەیە ئەم ماسێ زۆر ڕاو ئەکرێت چونکە بڵێن قەبارەکەی ئەگاتە حجمێکی زۆر گەورە ئەمە زۆر بەداخەوە زۆر بەرەو ئەوە ئەڕوات کە لە ناوچوونا بچێت زۆر بەداخەوە. سەبات بۆ ماسیانە یان ئەو زیندەوەرانە کە بڵێن دەگمەن بێت یان دۆزرا بێتەوە لێرە لە کوردستانە خۆشبەختانە بەڵێ هەیە ڕۆژانەش تا ئێمە ئیش زیاتر بکەین لەسەر ئەو زیندەوەرانە کە لە ناو ئاوەکە هەیە یان ماسیەکان کە لە ناو ئاوەکە هەیە و تا ئێستا ئێمە نەڕۆشتین بەلایە ڕۆژانە ئێمە ئەتوانین جۆری تازە بدۆزینەوە ماوێ لەمە پێش ماسەیەکی کوێری پرتەقاڵی بچووک لە دوکانە لە تابینە دۆزرایەوە ئەوە شتێکی زێر خۆشبەختانەیە کە تو بڵێن ماسێک لەو شوێنە بدۆزرێتەوە کە نەبووە پێشتر ئەو شتێکی زۆر باشە. شێوازی ڕاوکردن لە ناو دەریاچە و ڕووبارەکاندا زیاتر بە تۆڕ دەکرێت بە تۆڕ بەڵام تۆڕی لە کاتی ئازادیشدا ئەوە کاتی کە ڕاو ئازادە هەندی تۆڕمان هەیە ڕێگە پێدراو نیە قەدەغەکراوە کە خەڵکێکی زۆر بەکاری دێنێ ئەم تۆڕەکان چاویان کوونەکانیان وردە ماسی بچووک دەگرێت ماسی گەورە ناگرێت ئەوانش لە کاتی ئازادکردنی ماسیشدا ئەوانە بە هەم شێوێک ئەو تۆڕانە قەدەغەیە ڕایان پێ بکرێت نابێت ڕایان پێ بکرێت ڕاوکردنێکەیە بە کارەبا چەند جۆرێکمان هەیە کارەبا یەکێک لەوانە مۆردی کارەبایە دەهێنن وایرێک دەخەنە ناو ئاوەکە و بە ڕووبار و بە ناو دەریاچەکەدا دەگەڕێن لەکوێ ماسی هەبێ بە کارەبا دەیکوژن یان پاتری سیارە بەکاردێنن ئەو پاتریانە بێدەنگە لەو کاتانی کە دەیانەوێت بە نەهێنی بچن ماسی بگرن زیاتر ئەم پاتریانە بەکاردێن ئەم پاتریانەش کارەبای لێ دروست دەکەن و فڕێ دەنە ئاوەکە و ئەو ماسیانەی کە بەر کارەباکە دەکەوێت سەر ئاو دەکەوێت و دەیگرنەوە و لە هەمان کاتدا جگە لە ماسی گەورەکان ماسی بچووکانیش دەکوژێ لەبەر ئەوەی ڕاوێکی زۆر خراپە ڕاوێکی ڕێگە پێنەدراوە بەڕاستی کارەبا لە دو ئەوەی زەهر ینی خواردن هەویر دێنن دەیگرنەوە یان هەندێک مادە دێن کە ماسی دەیخوا زەهری تێدەکەن بۆی ئەو ماسیەکە خواردی ئەو یەکسەر ماسیەکە دەمرێ و سەر ئاو دەکەوێ و ڕاوچەکانیش ماسیەکان هەڵدەگرنەوە یان بە قومبەلا یا بە تێنتی ئەمانە هەمووی ئەو شوێنانی کە ماسی لێە ئەو ڕاوچیانەی کە بەنایاسایی هەوڵ دەدەن ماسی بگرن هەز دەکەن کوێ ماسی لێوێ دەچێت قومبەلەیەک لێ دەنیان تێتی بەکار دێنن ماسی ئەو ناوە هەرچی لێ بێ گەور و بچووک هەمووی دەکوژێ ئەمەش بەڕاستی ڕێگەی ڕاوێکی ڕێگە پێنەدرا و یەکێکە لە هەر ڕاوە نایاسایەکان بەڕاستی هەمووشیان بە پێی یاسا ئەوانە تەعاملیان لەگەڵ دەکرێت ئەگەر ڕاوچەکان بگیرن دەدرێن بە دادگا و ئیجراعاتی یاسایان لەگەڵ دەکرێت سەبارەت بە سزاکان لەلایەن دادگاکانەوە بۆ ئەو کەسانی کە ڕاوی ماسی بە نایاسایی دەکەن یان زیندەوەرە ئاویەکان بە ناسایی ڕاو دەکرێن یاسا سزای خۆی بۆ داناوە بۆ نمونە کەسێک ڕاوی ماسی دەکات چەند کیلۆ ماسیەک دەگرێت دەگیرێ دۆسی بۆ دەکرێتەوە بۆ ماوەی چەند ڕۆژێک ڕادەژیرێ بۆ ماوەی هەفتەیەک تا دە ڕۆژ لەلایەن بەڕێزدا دۆرەکانەوە تەوقیف دەکرێن یان ڕادەگیرێن دواتر بە بڕی پارە غرامە دەکرێن پارەکەشیان بۆ خەزینەی حکوومەت دەگەڕێتەوە.
سەبارەت بە ئەو سزانی کە ئەو بۆ ڕای ماسی بە شێوەیەکی نایاسایی بە کارەبا بە زەهر بە تەقینەوە ئەوە سزای قورسترە لە ئەو ڕاوانی کە بە تۆڕ دەکرێت یا بە شێوەیەکی کەم دەکرێت ئەو ماسی گرتانەی کە بە کۆمەڵ دەگیرێن لەلایەن ئەو شتانەی کە باسمان کرد پێشتر بە تەقینەوە و بە کارەبا و بە زەهر ئەوانە سزاکانیان زیاترە هەتاکو و حکمیشی لەسرە ئەگەر بێت و بە بەڵگەوە ڕاوچەکان بژیرن بدرێن بە دادگا. ئێمە لە ساڵانە لە ئەم دەریاچەی دوکان زیاتر لە 100 بۆ 200 کەس خەڵک هاوڵاتی دەژیری و دەدرێت بە دادگا و ئیجراعاتی یاسایی لەگەڵ دەکرێت بەپێی ئەو سەرپێچی کە ئەنجامی داوە ئیجراعاتی لەگەڵ دەکرێت. ڕاوکردن لەسەر چاو ئاوەکانی خۆمانە بەداخەوە ڕاوکردنیەکی زۆر زۆرە و هەڵەی زانستی و هەڵی کوشندەی زۆری تیا ئەکرێت لەبەرەوەی ئێمە ئەوەی کە ڕاو ئەکرێت زیاتر لە لای خۆمان تەنها بەس ماسیە. یان بەداخەوە ئێمە سەرچاوی ترمان زۆر هەیە، قەوزەی زۆر باشمان هەیە کە خۆشبەختانە لەناو ئاوەکانی خۆمانە زۆرە. ئەوەی کە ڕاو ئەکرێت و ئیشی لەسەر ئەکرێت تەنها بەس ماسێکەیە. ماسێکەش بەداخەوە بە ڕێژێکی زۆر بەرچاو بە ڕێژێکی زۆر خراپ دوور لە یاسا لە هەموو یاساکانی کوردستان و عێراق و جیهانیشە ڕاو ئەکرێت بە شێوازێکی زۆر نایاسایی. بەداخەوە ئەمە شوای کردووە ڕێژە و جۆری ئاوەکان لەناو جۆری ماسیەکان کە لەناو ئاوەکانمانە هەیە زۆر بەڕێو کەمبوون هەیە. ئێستا بڕۆ لەگەڵ هەموو ڕاوچەکانە قسە بکە ئەڵێ ڕێژەی ماسی زۆر کەم بۆتەوە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی یەکەم هۆکاری ڕاوکردنەکەیە، دووهەم هۆکارەکانی تریە بەدوایە کە هەر یەکی و چەند پرسێکی زۆر جیاواز و دوور و درێژی هەیە. سەبارەت بە کاتەکانی ڕاوکردن لە ساڵانە لە ئێستادا لە مانگی 3 5 3 10 15 ڕاو قەدەغەی هەتاکو 15 و 26 لە ئەو سێ مانگە یان ئەو سێ مانگ و دەڕۆژە بە هەموو شێوازێک ڕاو قەدەغەی و هیچ کەسێک بووی نییە بەپێی یاسا ڕاو بکە. ئەوە لە نو مانگی دواتریشدا ڕاو ئازادە و بەپێی ئەو مەرجانەی کە سامانی ماسی دایناوە هەندێک ئەو شتانەی کە نایاساین هەر ناوێ بەکاربهێنرێن وەکو زەهر و قومبەلە و تەقینەوەکان و کارەبا و تۆڕی کونور یان تۆڕی بچووک ئەوانە نابێ بە هیچ شێوێک بەکاربهێنرێت. سەبارەت بە گۆڕانکاری لە کاتی وەرزی قەدەغەی ڕاوماسی بەڵێ گۆڕانکاری بەسەر هاتووە بەپێی گۆڕانی کەشوهەوا ساڵانە گۆڕانکاری بەسەرێ بۆ نمونە لە ساڵی هەشتاکان کە بەحر ینی ئاو ڕاوماسی لە ناو ئاوەکاندا قەدەغە کراوە لە 15 لە 1/4 دەستی پێکردووە هەتاکو 15 و 1/6. بەڵام لە ئێستادا لەبەر ئەوەی گۆڕانکاری گەورە ڕوویداوە لە کەشوهەوادا ئێستا وەرزی گەرما زۆر زیاترە بۆیە ساڵانە چەند تقریبن ئێستا 5 ساڵی ڕابردوو 5 قەدەغە کراوە، ساڵانی ڕابردووتر و پێشتر 15 قەدەغە دەکرا 20 قەدەغە دەکرا. سەبارەت بۆ بەنداوانە کە لە دەروەی وڵاتەکەی خۆمانە کە دروست ئەکرێت لەسەر سەرچاو ئاوەکان کەیتە ناو وڵاتەکەی خۆمانەوە، ئەمە لە هەموو جیهانە و تەنانەت لە بینی وڵاتەکانی خۆشیانە مەفروزە و ئەبێت ڕێکەوتنامەی هەبێ لەسەری کە من حەسەی من لەم ئاوە چەندێکە ئەبێ بۆم بەرباتەوە بەو شێوازە لەو کاتە کە من پێویستیم پێێتی، نەک بە هینی خۆی بە مەزاجی خۆی بە پێویستی خۆی بە سەرپشتی خۆی چۆنی بیاوێت بەو شێوازە ئەم سەدانە دروست ئەکات ئەتر گێ نەداتە ئەو دیویسەدەکە چی بەسەر ئێمە دێت کە وەک وڵاتێکی تر، چی بەسەر ئەو زیندەوەرانە دێت کە لەناو ئاوەکە دێت، چی بەسەر ئەو ماسیانە دێت کە بەسەر
لەو دیوی سەدەکە کە دروستە بێت بە شێوازێکی گشتی سەدە خۆی ئیشی خۆی هەیە سوودی خۆی هەیە کاریگەری خۆی هەیە بەڵام کە من بیری لە سەدە ئەەکەمەوە درستی بکەم لە هەر شوێنێکە بۆ نمونە من لەم شوێنە لە بینی دوو وڵاتە ئەم سەدە من دروست ئەەکەم ئەمە بیر لەوە بکەمەوە ئایا لەو دیوی سەدەکە کێ قازانجەکە کێ زەرمەند دەبێت ئەو زەرمەندانە کە ئەبێت کێ بەرپرسە لێی من چۆ چارەسەری بۆ بکەم ئەمانە هەمووی لە ڕێککەوتنامەکان ئەمانە هەمووی دیاری ئەکرێت و ئەنووسرێت ئەبێت ئێمە حسابی خۆمان بکەین بۆ ئەو هەموو ڕێککەوتنامانە کە ئەبێت چۆنی بێت بۆ نمونە ئەو بەنداوانە کە بە ڕێژێکی زیاد لە حەدە ئێمە توانین بڵێن چ لە وڵاتی ئێران چ لە وڵاتی تورکیا دروستیەکە لەسەر ئاوی دجلە و فورات ئێمە زەرمەندی یەکەم و ئەخیرین لەم بەنداوانە کە دروستە بێت هەموو قازانجەکە و سوودەکە بۆ وڵاتەکە خۆی دروستی ئەکات بەڵام لەو دیوی سەدەکەوە لەو دیوی کێشەکە کە دروست ئەبێ زەرمەندی یەکەم ئێمەین یعنی وەک سەریکەین مایەک لەمەوە پێش ئەم دو-سێ ساڵی ئەخیرە سەریکەین دجلە لە هەموو عێراق هەمووی بەرەو وشک بوونەوە ڕۆی نیومەتر ئاویتیا بوو لە هەندێک شوێنە هەیە نیومەتر کەمتر ئاویتیا بوو فرات کە کێشەیەکی زۆر گەورەی هەبوو لە چەندەها شوێن و محافظاتی لە عێراقا تووشی کێشەی گەورە بوو ئێمە لەم لاشەوە زەرمەندێکی زۆر گەورە ئەەکەین یعنی پار و پێرار ئاوی سیروان نیومەتر 6 سانتیمەتر ئاوی تیا بوو ئەمە کێشێکی زۆر گەورەیە چ بۆ ماسی چ بۆ هەموو زیندەوەرەکان کە لەناو ئاوەکە ئەژی ئایا تو ئەو زیندەوەرانە بە ماسیەوە بە ڕووەکەوە بە قەوزەیەوە ئایا تحملی ئەو گۆڕانکاری ئەکرێت کە لەناو ئاوەکە دروستە بێت لە دوای سەدەکەوە لە دوای چنێکە ئاوەکە ئەڕوات ئاوکە وردەوە دەبەرەو کەمبوون ئەڕوات ئایا چنێک تۆ ئەو زیندەوەرانە بە ماسی و بە قەوزەوە چۆن تحمل و بەرگری ئەو ئاوە ئەکات ئەمە هەمووی کێشەیەکی زۆر گەورە دروست ئەکا ئەگەر ئێستا ئێمە ئەو کێشەیە دروست نەبێت و هەستی نەکەین و بەرچاوی نەکەین دڵنیام 5 ساڵی تر ئەو کێشەیە دروستە بێت 10 ساڵی تر ئەو کێشەیە دروستە بێت من تقریبا 15 ساڵەمە پێش سیمینارێکم کرد لەسەرەوەی کێشە گرفتەکانی ئەو دوکان دەربەندیخان ئەو کێشە گرفتانە ئەو کاتە کە من باسم کرد ئێستا بەدی ئەکرێت ئێستا ئەبینرێت من خۆم بەچای خۆم ئێستا ئەیبینم کێشە گەورەکان نەبینم لە دەربەندیخانە کە ڕوو ئەدات زیندەوەرەکان کەتیاتی چۆن ئەگۆڕە چی بەسەریەت ئەمە هەمووی ئێستا بەرچاو ئەبێت 10 ساڵی تر کێشەکە گەورەتر ئەبێت کارەسات ئەبێت ئێمە ئەبێت لە ئەمڕۆوە ئەمە ئیش بکەین لەسەر ئەوەی چۆن بتوانین ژنکەی ئاوکەمان بپارێزین لەو سیمینارەکە دا بۆ 12 ساڵ لەمەوە پێش کە من کردم لەسەر بڵێن پیسبوونی ئاوی دوکان و دەربەندیخان و کاریگەری پیسبوونی ئاوەکە چۆن ئەبێ لەسەر ماسیەکان کە لە تایە ئەژی و لەگەڵی شیا زیندەوەر ئاویەکان کە تایە ئەژی لەگەڵیا ئێمە لەو کاتەوە من باسم کرد کە بڵێن ئێمە کێشەمان هەیە لە دوکان و لە دەربەندیخانە بەتایبەتی ئێمە لە دەربەندیخانە کێشەمان هەیە ئەو کاتە ئێمە باسمە لەوە ئاکرد کە پیسبوونی ئاو ئەبێت بە چەند کازا قورسەکان هەوی میتەڵەکان ئەم عادە ثەقیلانە ئەم کانزە قورسانە ئەم هەوی میتەڵانە کە هەیە بە ڕێژەیەک تا ئاوەکە کەمتر بێتەوە ئەمان خەستر ئەبێت کێشەکە گەورەتر ئەبێت ئەو کاتە کێشەکە هەبوو بەڵام زۆر کەم بوو بەرچاو نەبوو بەڵام ئێستا ئێمە 2-3 ساڵ جارێک ئەیبینین بە ڕێژەیەکی زۆر ماسی ئەمرێ لەناو ئاوەکەی دەربەندیخانە ئەمە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی کە 10 ساڵ لەمەوە پێش من هاوارم کرد ئاوەکە بەرەو پیسبوون ئەڕوات ئەبێ ئاگامان لە خۆمان بێت ئەبێ قسە بکەین لەگەڵ وڵاتانی دراوسێ ئەبێ حساباتی ئاوی خۆمان بان بۆ بکات من چەند حسەی ئاوی من چەندێکە من لە وڵاتی کوردستانە و لە عێراق حسەی ئاوەکەی من چەندێکە ئەبێ بەو شێوازە بۆم بەرباتەوە ئەگەنە کێشەم بۆ دروستە بێت ئێمە ئەیبینین ساڵانە ئەو ساڵانە من هاوارم کرد کە کێشەکە ئەبێت دروست ئەبێت ئێستاوە تا ئەیبینین ئێمە ساڵانە ئاوی دەربەندیخان پیس ئەبێ بە قورقشم ساڵانە ئێمە کێشەی مردنی ماسیمان ئەبێت ساڵانە کێشەی مردنی ئاژەڵەکانی تر ئەبێ لەناو ئاوەکەیە ڕەنگی ئاوەکە کە ئەگۆڕێت ئەمە هەمووی مانای ئەوەیە کە کێشەی ئەمە زیندەوەرەکانمان هەیە کە لەناو ئاوەکەژی کە ڕەنگی ئاوەکە بە شێوازێک گۆڕا من ئەوە ڕاستە خۆسەیری ئەکە بەڵام من کێشەی قەوزەم هەیە لەناو ئاوەکەیە کەمی قەوزەم هەیە لەناو ئاوەکەیە من کێشەی زیندەوەرەکانم هەیە لەناو ئاوەکەیە ئەمە هەمووی چییە 10 ساڵ لەمەوە پێش باسکراوە ئێستا کێشەکە دەستی پێ کردووە 10 ساڵی تر کێشەکە گەورەتر ئەبێت بۆی ئێستش دەست پێ بکەین هێشتا هەر ئەتوانین شتێ بکەین ئێمە وەکو پۆلیسی دارستان بەردەوامین لە پاراستنی زیندەوەرە ئاویەکان لە ناو دەریاچە و ڕووبارەکان
بەپێی ئەو ئیمکانیەت و ئەو میلاکاتەی کە لەبەر دەستماندایە تەمان ئێمە وەکو خۆمان پێویستیمان زیاتر بە ئیمکانیەتە و پێویستمان بە میلاکی زیاترە و بە کەرەستە و پێداویستی زیاترە بۆ ئەوەی بتوانین بە تەواوی زیندەوەرە ئاویەکان بپارێزین و بە هەوڵی زیادبوونیان بدەین بۆ ئەوەی کە سامانی ماسی لە ئەم وڵاتە بەرەو زیاد بن بڕوە. وڵی ئێمە پێمان باشە ڕاگەیانەکان و حکوومەت ڕاگەیانەکان زیاتر خەڵک وشار بکەنەوە بۆی نەکرد لە ڕێگەی یاساوە ئێمە بتوانین سەیتەرە بکەین بەسەر لە ناوبردنی زیندەوەرە ئاویەکان و خەڵک لە هۆشیار بکرێتەوە بۆ ئەوەی کە خۆیان بە خاوەنی زیندەوەرە ئاویەکان بزان و هەوڵی لە ناوبردنیان نەدەن. ئەوەی کە ئێمە پێویستە لە گشت وەزارەتەکانە بە شێوازێکی زانستی ئەبێ هەمەهانگی بکرێت. وەزارەتی خوێندنی باڵا، وەزارەتی پەروەردە، وەزارەتی ژینگە، وەزارەتی کشتتوکاڵ کە ئەمانە لە عێراقا بێت لە کوردستانە بێت ئێمە ئەبێ هەمووی هەمەهانگی بکرێت بە یەکەوە ئێمە توێژینەوە بکەین لەسەر ئەوەی کێشە و گرفتەکانی ئەم سەرچاوە ئاوە چییە؟ ئەبێ حەلی بۆ بکەم. ئەمساڵ من ئەتوانم حەلی بکەم چارەسەری بۆ ئەدۆزمەوە ساڵێکتر لەوانەیە نەتوانم بەو شێوازە چارەسەری بکەم. ئەمڕۆ من بیکەم باشتر تاسبێنێ. یەکەم خاڵ و گرنگترین خاڵ ئەوەیە کە من ئەبێ ئاگام لە وڵاتەکانی چواردەورم بێت چی بە یاساکان بێت من ئەبێ ئەمە ڕوون بکەمەوە کە بەشی ئاوی من لە کوردستان و لە عێراق ئەوەنەیە ئەبێ وڵاتەکان بەتایبەتی ئێران و تورکیا ئەبێ ئەو بەشە ئاوی خۆمم باتێ. دوو ئەبێ من ئیش بکەم لەسەر ئەوەی ئەو بەنداوانە کە دروست ئەکرێت کە مەسافێکی زۆر کەمە لە ئێرانە نزیکەی 100% زیاتر دروست کراوە 100 بەنداو دروست کراوە. ئەمە بۆ خۆیان زۆر قازانجی هەیە بەڵام ئەمە زەربێکی زۆر گەورە ئەدا لە ئێمە چ بۆ ڕێژی ئاوەکە چ بۆ زەندەوەرانە کە لەناو ئاوەکە ئەژی. بۆیە من ئەبێ ئاگام لەو سەدانە بێت کە ئەوان سەدەکە دروستەکان ئەبێ پرس بە ئێمە بکەن من ئەو سەدە دروست ئەەکەم بەم مواسەفاتە دروستی ئەەکەم بەم ڕوبەرە دروستی ئەەکەم چۆن ئێوە بتوانن لە زەرەرەکانی کەم ببنەوە. سێ ئەبێ من ئەبێ ئیشێکی زۆر باش بکەم لەسەر ئەو زیندەوەرانە کە هەیە ئەو زیندەوەرانەکە ژینگەکەی گۆڕا لەم دیوسەدەکە و لەو دیوسەدەکە زۆر ژیانی ئەگۆڕێت هەندێکی لەوانەیە لە ناو بچێت هەندێکی زۆری هەیە لە ناو چێت زیندەوەرەکان ماسیش ئەڵێن لە ناویانە یعنی زۆر ئێمە کێشەی کەمبوونەوەی ژمارەی ماسەکانمان هەیە کوالیتی ماسەکانمان گۆڕاوە بۆ لەبەر ژینگەکەی گۆڕاوە دوای سەدەکە ژینگەکە زۆر ئەگۆڕێت زۆر ئاژەڵ هەیە ناتوانێت تەحملی بکات زۆر زیندەوەر هەیە لە ناتوانێت تەحملی بکات ئەمانە هەمووی وە ئەکات کە سەرچاوەی داهاتی وڵاتەکەی من بۆ ئاوەکە زۆر کەم ئەبێتەوە و من ئەبێ ئاکام لێبێت. چوار ئەبێت توێژینەوەی زانستی زۆر بکرێت توێژنەوە زانستێکە تەنها بە توێژەرەکە خۆی ناکرێت ئەبێ هەمەهانگی بکرێت لەگەڵ وەزارەتەکانە بێ وەزارەتی کشتتوکاڵ بێت بڵێ وەزارەتی خوێندنی باڵا زانکۆی سلەیمانی زانکۆی سەلاحەدین زانکۆی دووهۆک زانکۆی بەغا مووسڵ وەرن ئێمە ئەم کێشەیەمان هەیە توێژینەوە بکەن لەسەری چارەسەرەکەین پێ بڵێ ئێمە لە زانکۆیە توێژینەوە ئەەکەین هاوار ئەەکەین ئەڵێن ئەم کێشەیە هەیە ئەمە چارەسەرەکەیتی بەڵام لەو دیوە ئەوەی کە بەرپرسە لەسەر ئەنجامدانی ئیشەکە بەداخەوە گوێی لە ئێمە ناگرێت و گوێ لە ئێمە ناگرێت. ڕاوکردن کێشێکی زۆر گەورەیە لەبەرەوەی ڕاوکردن شتێکە چەند لایەنەیە یەکەم حکومەتە کە ئەبێت کاتی مەنعی ڕاو کە ئەکرێت ئەبێت دەسەڵاتەکەی بدرێ پێیان ئەو پۆلیسی دارستانە کە ئەوە سەلەویە دەسەڵاتی بدرێ پێی ئەوەی کە بەڕاو ئەگیرێت لە کاتی مەنعی ڕاوە سزاکە یەکسەر بدات. ئەو لایتر کە ئێمە هەمانە کێیە ڕاوچەکانە ڕاوچەکانمان بەداخەوە زۆر بێویژدانانە ڕاو ئەکەن بەس تەنها بیر لەوە بکەنەوە کە ئەمە سەرچاوی داهاتی خۆیەتی سەرچاوی بژێوی خۆیەتی ئەگەر کەم ببێتەوە زەرمەندی یەکەم خۆیەتی حکومەت نییە
زەرمەندی یەکەم خۆیەتی من نیم وەکو توێژەرێک وەکو مامۆستایەکی زانکۆ زەرمەندی یەکەم خۆیەتی ئەمساڵ ئەتوانێت چل ماسی ڕاو بکە ساڵێکی تر دە ماسی ڕاو ئەکا ساڵێکتر لەوانێ ماسی نەبێ ڕاوی بکە ئەگەر گوێ بگرین لە ڕاوچەکان هەمووی هاوارێتی یەکێک لە هۆکارەکانی خراپی ڕاوکردن بەداخەوە ڕاوچەکان خۆیانن هەمویان ئەزانن هەمویان زانیاری باشیان هەیە کە ماسی کاتی منعی ڕاو گەرایەکی زۆری پێیە هیلاک ئەبێت لەشی قورس ئەبێت لە سوچێکە خۆی بۆ خۆی ئەوەسێت لەبەر گەڕاکە دابنێت ئەو ئەچێ لەو کاتانە ڕاوی ئەکات لەو کاتانە ڕاوی ئەکات ئەمە چیە ئەمە تۆ ماسیەکە و بەچکەکانی ئەکوژی لەگەڵیا ئەو وردەوە ئەکا لە چی ژماری ماسیەکانمان لەنە ئاوەکەیە کەم ئەبێتەوە جۆرەکانیشی لەگەڵیا کەم ئەبێتەوە یعنی ئەمە حکومەتەکە چی بکات کە ئەو منعی ڕاوەکەی کردووە بڕیارەکەی دەرکردووە جێبەجێکردنەکەی ئەوە لە لایەکی ترەوە بەڵام لەم ناوە کێ ئەیکاتەمە ئیشەکە کێ ئیکاڕاوچەکە خۆی ئەیکات یعنی بۆ شتەکە ئێمە ئەڵێن دوولایەنەیە هەرچەند تۆ یاساکە هەبێت لەگەڵ شەبێت و وجدانەکەی خۆت هەبێت تۆ بیر لەوە بکەیتەوە کە ئەمە بژێوی خۆتە ئەمە ژیانی خۆتی پێدابین ئەکرێت ئەگەر من نەیەڵم برادەرەکەشم نایەڵێت ئەگەر ئەویش نایەڵێت ئەوەی ئەویش نایەڵێت ئەگەر هەمومان بەیەکەوە بە یەک دەسەوە بیپارێزین ئەتوانین بیپارێزین